وەرزێ نوویە خوێندنێ بڕێدەیە وەک وەزارەتا پەروەردە دەبێژێ 27 vê mehê یەکەم ڕۆژە ساڵا نوویا خوێندنەیە لێ گەڤین بەشێک ژێ مامۆستایان بۆ بایکۆتکردنا خوێندنێ بەردەوامە vêyekê jî xwendikar û kesûkarên wan dilgiran kiriya. Ev rewşa nûya got proseya xwendinê ketiye de bandorî xistiye ser lawazbûna bazara cilûbergên xwendikaran. Dayîka xwendikarekî jî dibêje nikarin cilan bikirin. Eger xwendin nebe ji bo çi pera serf bikin? مناڵەکە و چۆ مەکتەب مەجبوری بە خەرجیش بێ بۆی بکەیت. ئێوەڵا زەحمەتە. هێستا جلوبەرگت بۆ مناڵەکان کڕیوە؟ هێشتا نەمکڕیوە. خۆموچە نەدراوە بەچی بیکڕی. شتاوانەڵێن دەوام ناکەین تر. چی پێ بڵێ نازانم هیچیان پێ نەوتون جارێ. واتە قەلەقیەکتان تایە لەبەر ئەرەوەڵا زۆریش. نازانی سە شتێکێتە بەرچاو و گونجاوە ناتوانانی بیکڕە لێ مەکتەب نەبێ بۆ بیکردمەوە پارێ سەر بکە. خاستە من ئەم ساڵ تەلەبەی 9 و 12 هەیە. زۆریش قەلەقم. نازانم ئەبێ نابێ. وەرزێ خوێندنێ هەفدەمە دیگەر کوربوونا کریزا دارایی فرۆشکارên cilûbergên xwendikara jî dibêjin bazara wan zeîf bûye û rojane tenê çend dest cil difirۆşin. وەک ساڵان نییە یعنی ئەوە نییە بڵێ لە باتی ئەگەر پات دوو قاتی کردبێم ساڵ قاتێک بکرێن زۆر سستە ئازار کەم نییە. دایک و باوکی مناڵەکان چۆن پێشوازی لە کڕین جلوبەرگەکەن؟ وەڵای ئەگەر پارەیان پێ بێم نەمامەلە ناکەن لێرە زۆر گران نییە بڵێ شتێک کەمیە خینە سەساری. ساڵان ئەقتێگەکرا لەگەڵ خوێندنگاکانە ئەم ساڵەوە نییە؟ نە لەبەر ئەم زروفیدارەیە بازێ مەکتەب هەیە هەر لە پار بە چیز لێکۆ بوو ئەم ساڵیژەر بۆ. ساڵێن دەرباس بووی یەک بۆ شیا جلوبەرگên xwendikaran mercekî sereke bû divî û xwendikar cêbecê bikin. Lêje bo sala nû rêveberê perwerdeya Slêmaniyê dibêje daxwaz ji rêveberê dibistanan dikin guvaşan lê sertû xwendikarekî nekin derbarê cilûbergên yekbaş. تەنها بەڕێوەبەری قوتابخانەکان یان ستافی کاریگەری قوتابخانەکە دیزایانی جلوبەرگەکە و ڕەنگەکە تهدید دەکات بۆ کەسوکاری خوێندکار ئازادە لەکوێی کڕێ داوا لە بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگەکانەکەی زەخت لە هیچ کەسێ نەکەن بۆ یەکپۆشی بێ دوو هەمیش هیچ ڕەنگی جلو و تەسمیمێک یان دیزاینێک نەگۆڕن بەڵکو اعتیمادکەنەوە سەرەوەی پار جاندی خوێندکار و قوتابی هەیە پێویست ناکای تازە بکرێ دڵنیاتانەکەم ئەم ساڵ ئیجراعاتی تون دەکەین ئەگەر هەر بەڕێوەبەرێک لەگەڵ کۆمپانیایەکە تەنسیقی کردبێ بۆ هێنانی جلوبەرگ. دەستپێکردنا ساڵە نوویا خوێندنێ بێ بەرسڤە حکوومەتێژ بۆ مامۆستایان و پێداچوون بە سیستەما باشخستنە موچەڤەگرێدایە وەک بەشێک ji مامۆستایان dibêjin bersiveke erênî wernegrin baykotta خوێندنێ dikin.